قابی سردش که اوایل تیر ماه امسال پس از 8 سال تلاش به مرحله ماوەی هەفتەیەکە کۆماری ئیسلامی ئێران دەستی کردووە بە گردانەوەی ئاوی زەی بچووک بە هۆیشەوە زیانێکی زۆر بە سامانی ئاو ماسی و کشت و کاڵ و ئاوی خواردنەوەی ئیداری ڕاپەڕین گەشتووە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەو کارێ کۆماری ئیسلامی ئێران نیگەرانە و لە یادداشتێکدا نیگەرانیەکانی ئەنجومەنەکەی ئاڕاستەی کۆنسوڵخانەی ئێران کرد لە شاری سلێمانی. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت بڕیاریان لەسەر پێگەنانی تیمێکی هاوبەش داوە بۆ بەدواداچوون و چارەسەرکردنی گرفتەکان. ئێمە دڵنیاتانەکەینەوە لەسەر دڵنیایی بەڕێزیان کەدایان بێمە بەی شێوەیەک ناڵێن گرفتی ئاو لە سنووری قەزای پشدەر دروست بێ بە تایبەتی بۆ ئاوی خواردنەوە و بۆ کشت و کاڵ و بۆ ئاودێری لەو سنوورەدا و هەر ڕاشیانگەیان لێرە بڕیارماندا کە تیمێک بە نوێنەراتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و قەزای پشدەر سەردانی مەیدانی بکەن و بەشێک لە تیمەکە ئەندازیاری هونەری بێ بۆی بتوانین بزانین گرفتەکە ڕاستەوخۆ چۆنە و دواتر لە کۆنووسێکە بیگەێنینەوە بۆ بەڕێزانەوە بەڕێزی شاناراستەی کۆماری ئیسلامی ئێرانی یەکەن. پاش هەفتەیەک لە گلدانەوەی ئاوی زەی بچووک ئێستا سەعدوڵڵا مەسعودیان سەرکونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی ڕای دەگەێنێت تێگەشتنیان بۆ نیگەرانیەکان هەیە و نایەڵن گرفتی کەم ئاوی لە ناوچەکەدا دروست بێت. ئاماژەش بۆەوە دەکات هیچ ڕێکەوتنێکی یاسایی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و ئێراندا نییە بۆ بەڕێوەبردننی ئاوی ڕووبارە سنووریەکان. هەروەها ڕاشی دەگەێنێت بەنداوی سەردەشت تەنها بۆ بەرهەمێنانی کارەبایە و لە داهاتوودا کاریگەری لەسەر ڕێژەی ئاو و کشت و کاڵی ناوچەکانی سەرزەی بچووک نابێت. من از طرف جمهوری اسلامی ایران من لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە بە هەموو دانیشتوانی قەڵازێ و ڕاپەڕین و سلێمانی و هەموو دانیشتوانی کوردستانی عێراق ڕادەگەێنم دڵنیایی دەدەم نیگەرانی سوودوەرگرتن لە نەگونجانی ئاو نەبن. ئێمە لەسەر بنەمای دادپەروەری و ویژدان کاتێکە هیچ ڕێکەوتنێک بوونی نییە لە نێوان ئێمە و ئەواندا کاتێک ڕێکەوتن بوونی نییە دڵنیایی ئەوە ئەدەینە دانیشتوانی کوردستان بە شێوەیەکی گونجاو دادپەروەرانە ئاو دابەش بکرێت و بەشی کوردی عێراق هەرگیز نابڕێت و پارێزراو دەبێت. تاوەکو ئێستا کە قسە لەگەڵ ئێوە دەکەم و لێرەوە ڕایەگەێنم کە 13 مەتر چوارگۆشە لە هەر سانیەیەک لە دەریاچەکان و بەنداوەکان بە ئاڕاستەی ڕووباری زاب ئاو دەڕوات. زاب سەرازیر هەست. بەشێک لە چاودێرانی ناوچەکە هۆشیاری دەدەنە حکوومەتی هەرێم و پێیان وایە گردانەوەی ئاو لەلایەن ئێران و تورکیاوە هێندە ئاسان و سانانیە کە تەنها بۆ پڕکردنەوەی بەنداوەکان بێت، بەڵکو ئەو دوو دەوڵەتە لە داهاتوودا ململانێ سیاسیەکانیان لە ڕێگەی ئاوە یەکلایی دەکەنەوە نەک نەوت بە هۆیشەوە پێگەی کورد لە ناوچەکەدا تەواو لەق دەبێت. هەروەها هۆشیاریش دەدەنە حکوومەتی هەرێم کە دەبێت لە ڕێگەی دروستکردنی بەنداوەوە ئاسایشی ئاو بۆ هەرێمی کوردستان دابین بکات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.